بناوی خوای گەورە و میهرەبان کۆمەڵانی خەڵکی کوردستانی خەباجێر تێکۆشەرانی ڕێگای ڕزگاری و دیموکراسی لە یادی جەژنی ڕاپەڕینەکاندا پڕ بەدڵ پیرۆزباییتان لێ دەکەم. پیرۆزبایی لە هەموو ئەو تێکۆشەرانە دەکەم کە پشتیاریان کرد لەم ڕاپەڕینە پیرۆزانەدا. پیرۆزبایی لە جانی پاچی شەهید نەنەمرەکانمان کە بە خوێنی گەشیان ڕێگای ڕزگاری و ڕێگای سەرخستنی ئەم ڕاپەڕینانەیان بۆ ڕوون کردینەوە. سڵاو لە هەموو تێکۆشەرانی خەڵکی کوردستان لە هەموو حیزب و گروپ و کۆمەڵانی بەشدار بوو لەم ڕاپەڕینە مەزنانەدا. ئەو ڕاپەڕینە لە مێژوگەلی کووردا تێکۆشان و سەرکەوتنێکی بێوێ نەبوو کەوا بۆ یەکەم جارە ڕاپەڕینێکی وا گەورە فرەلایەن لە زۆر شوێنەوە دەستی پێکرد و هەموو کوردستانی ڕزگار کرد بە کەرکووکی قودسی کوردستانی خۆشەویستیشەوە. بەداخەوە حکوومەتی دیکتاتۆری ئەو توانایی مابوو کە بە زەبری هەرەشە بە بەکارهێنانی چەکی بە کۆمەڵکۆش بتوانێت لە سەرەتادا ئەم ڕاپەڕینە دابچێنێتەوە. بەڵام بوو بەهۆی ئەوەی کە سەدان هەزار کورد کۆچ بکەن. ئەو کۆچکردنش بوو بەهۆی هەژاندنی وجدانی مرۆڤایەتی لە دنیا، بوو بەهۆی خستنەگەڕی هەموو ئەو بیر و باوڕ و بۆ چوونانەی کە باسییان لە دیموکراسی و مافی مرۆڤ دەکرد و ئەنجامەکەی ئەوە بوو کەوە بریارێک لە مەجلیسی ئەمن دەرچوو بۆ ئەوەی کە ئەو کارە بەکارێکی دژبەست ئاشتی و بە مرۆڤایەتی بداتە قەڵەم و بۆ یەکەم جارە مەسەلەی مافی مرۆڤ کەوتە بڕیارێکی نێودەوڵەتیەوە لە چوارچێوەی دەوڵەت هاتە دەرێ. دیارە ئەو دەوڵەتانەی کە بەشداریان تیا کرد لەم قەرارە گرنگە بوونە هۆی ئەوەی کەوە بتوانن کە هێزەکانی هاوپەیمانان جارش کە بگەڕێنەوە. ئەو بوو سەرۆک بوشی باوک ئەمریدا بە لەشکری ئەمریکا کە بگەڕێنەوە و داخلی عێراق بن و بێن لەو شوێنانەی کە لەشکری عێراق هاتبوو کوردی دەرکرد بوو ئەو لەشکرە دەرپەڕێنێت و پاڵی پێوەنێ بە دواوە و خەڵکی کوردستان بگەڕێنەوە بۆ هەموو شوێنەکانی خۆیان. هەرچەندە لە بەیانی وەزارەتی خارجەی ئەمریکای ئەوێ ڕۆژێ ئەوەش داهاتبوو کە خەڵکی کەرکووکیش بەسەر بەرزی دەگەڕێندرێنەوە بۆ شوێنەکەی خۆیان بۆ شارەکەی خۆیان. بەڵام بەداخەوە ئەو داوەخوازە ڕەوایی خەڵکی کەرکووکی دەربەدەرکراو نەهاتە دی تا دوای ڕاپەڕینی ئەم جارە کە خەڵک دستی کردووە بەگەڕانەوە بۆ شوێنی بابۆ باپیری خۆی. لە بیرەوەری ڕاپەڕینەکاندا دڵ و جانم لای ئێوە بوو ئەی کۆمەڵانی خەڵکی کوردستان، هەرچەندە بەلەش لێتانەوە دوور بووم، بەڵام هۆش و هەست و بیر و دڵم لای ئێوە بوو و هیوادارم دڵنیابن کە لە پاش ئەو نەخۆشیە زیاتر لە جاران دۆچۆزی بیر و باوڕ و ئامانج و ئاوەتەکانتان دەبم و هەتا دوا هەناسەی ژیانم لە پێناوی ئامانجەکانتان، پێناوی ڕزگاری و دیموکراسی بۆ خەڵکی کوردستان، لە پێناوی عێراقێکی دیموکراتی فیدرالی سربەخۆی یەکگرتوودا کە خەڵکی کوردستان لە چوارچێوەکەیدا بە مافی دیموکراسی و فیدرالی شاد بن. خەبات دەکەم شان بەشانی هەمووتان. دووبارە سپاسان دەکەم، سپاسی هەموو یەکەیەکەتان دەکەم بە حیزب و گروپ و کۆمەڵ و ئەشخاصەوە کە ئەو لوتفەتان نیشاندا بەرامبەر بە برای دڵسۆزی خۆتان. ئاواتە خوازم کە ئێوەش هەمیشە شاد و سەربەرز و سەرکەوتوو بن.